لەناو ئاپۆڕای خەڵکدا لە گردی سەیوانی شاری سلێمانی تەرمی بانخواز و کەسایەتی ناسرا و شەماڵ موفتی بە خاک سپێردرا. گیان لە دەستدانی شەماڵ موفتی بانخواز و پسپۆڕی بواری ژینگە بەهۆی نەخۆشیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوەی زۆری هەبوو. ئەوانەی خەمبار بوون بۆ مردنی ئەو پیاوە کەسانی ئەندام و لایەنگری حزبەکان و هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگە بوون. پرسە و سەرخۆشی پێشکەشی هەموو گەلی کوردستانەکەین و ئومێدەوارین کە جێگای ئەو بەهەشت بێ و ئێمەش بتوانین لە سەر ڕێبازی میانەڕەوی و ئاشتیڕایی مامۆستا شەماڵ بڕین. کەسایەتی مامۆستا شەماڵ گەورە بوو و گەورە یەکەی لەوە بوو کە هی هەموو لایەک بوو. شەماڵ عەبدوڕەحمان موفتی کە ناسراوە بە شەماڵ موفتی ساڵی 1955 لە بەغدا لەدایک بووە و قۆناغی سەرەتایی لە هەمان شار تەواو کردووە. ساڵی 1972 کۆلێژی BC ئەمریکی لە بەغدا تەواو کردووە و دەرچووی کۆلێژی کشتوکاڵ بوو لە زانکۆی سلێمانی ساڵی 1977. بۆ ماوەی 9 ساڵ لە قوتابخانەی ناوەندی و ئامادەیەکانی سلێمانی وەکو مامۆستا وانەی زمانی ئینگلیزی وتۆتەوە و چەندان بابەتی زانستی و ئاینی وەرگێڕاوە. ساڵی 1991 کۆمەڵەی کوردستانێکی سەوزی دامەزراند و ساڵی 2006 ڕاوێژکاری وەزارەتی ژینگەی هەرێم بوو. دەستی کرد بە خەباتی خۆی ئەیزانی هەنگاوەکانی چۆن ئەنێ دنیاە لە گەنج و داعی و مەلاکانی فێری هێوری کرد، فێری مەدەنیەت کرد، فێری میانەڕەوی کرد. مامۆستا شەماڵ یەکێکە لە دامەزرێنانی قوتابخانەی میانەڕەوی. ئومێدەوارم ئینشاءڵڵا ئەم کلێمان بۆ پڕ بێتەوە و سوپاسی دانیشتوانی شاری هەولێر و سلێمانی و هەموو دەڤەرەکانی کوردستان و کوردانی دەرەوەی کوردستان دەگەین کە هاوغەم بوون لەگەڵ کۆچی دوایی مامۆستا شەماڵ کە کارەساتێکی مێژویی بوو کە هەموو مسڵمانان بەڕاستی تووشی بوون. مامۆسایانی ئاینی و کەسایەتە سیاسی و ئیداریەکان دەڵێن بەگیان لە دەستدانی ئەو بانخوازە کە لێنێکی گەورە لە بواری بانخوازی و زانست و ژینگە لە هەرێمی کوردستان دروست دەبێ و پڕکردنەوەی ئاسان نییە. کۆچکردنی جوامێرانەی بەڕێزێک دانایەک زانایەک توانایەکی وەکو مامۆستا حاجی شەماڵ کە ڕۆڵێکی زۆر گرنگی لە چەسپاندنی ئاشتی و ئارامی و ئاوەدانی و ئازادی و دادپەروەریە هەبووە. خەمخۆرێکی گەورەی نەکتنیا مرۆڤ بەڵکو ژینگە و گەردون و سروشت و تەواوی مرۆڤایەتی و بەها مرۆڤایەتیەکانە هەبووە. ئەمڕۆ ئێمە لەسەر مەزاری ئەم پیاوە بەرز و بەڕێز و پیرۆزە وەستاوین. شەماڵ موفتی لە گوتار و سیمینارەکانیدا جەختی لەسەر ژینگە دۆستی و ئاشتەوایی نێوان پێگاتەکانی ناو کۆمەلگا دەکردەوە. ئەو ماوەی 3 ساڵ بوو تووشی نەخۆشی شێرپەنجە هاتبوو. دوای ملوێنانەیەکی زۆر لەگەڵ ئەو نەخۆشیە ئێوارەی 19 شوبات لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و لە ڕێوڕەسمێکی جەماوەریدا گەڕێنرایەوە شاری سلێمانی و لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا. کارزان تاریق NRT سلێمانی.